بەدڵنیای ئامانج لە هاتنیان و بە سەربازگەکردنیان فشار خستنە سەر خەڵکە، چونکە ئەم سنوورە وەکو پێشتر لە کەناڵەکانی ڕاگەاندی ئێمە باسمان کردووە، سنوورێکە زۆر ئارامە، هیچ کێشەیەکی ئەمنی تێدا نییە، بەڵکو خەڵکی لەم سنوورە لە دوای پرۆسەی ئازادی عێراق گەڕاونەتەوە سەر زیادی خۆیان و بنەچەیان ڕەچەڵەکیان هی ئەم سنوورەیە. ئەم فشارانی کە لەسەر خەڵکەکە ئێمە دروستەکرێ بۆ فشار خستنە سەریان بۆ ئەوی جاریشکە سنوورەکە بە سەربازگە بکرێتەوە، هەروەکو ڕژەمەکانی پێشووتر کردویانە. بەڵام بەدڵنیایی ئێمە دڵنیای نێدەینەوە کە ئێمە لێرە ناڕووین و لێرە ئەمێنین و ئەوەی هەرچی ڕێگایەکی یاسایی و مەدەنی هەیە ئێمە ئەیگرینە بەر بۆ ئەوەی ئەم فشارانە لەسەر خۆمان نەهێڵین، لەسەر سنوورەکە نهێنین و خەڵکی خۆمان بەجێ ناهێڵین، چونکە حقیقەتێک هەیە ئێمە کاتێک هەست بەواکەین کە سوپای ئێمەیە، سوپای ئەم وڵاتەیە کە بێ داکۆچکارمان بێ، نەک بێ داگیرکاری زەوی و زار و ماڵ و مڵکمان بێ.